بەڵێ بەیانیتان باش چاوان ینی بڕیارە لەم مانگا لە شاری هەولێر بە دیاریکاری لە پێشانگەی نێودەوڵەتی هەولێر پێشانگایش تایبەت بۆ کۆمپانیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە شاری هەولێر بەڕێوە بچێت وا دیارە لە دوای لەگەڵ قونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە شاری هەولێرش گفتوگۆ کراوە لەگەڵ ژووری بازرگانی هەولێر بڕیارە لە دوای پێشانگاکەش دیدارێکی بازرگانی لە نێوان بازرگانانی هاریمی کوردستان و بازرگانانی کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە بچێت بۆ پتەوکردن و باشترکردنی پەیوەندیەکان و باشترکردنی ئاڵوگۆڕی بازرگان لە نێوان هەم هەرێمی کوردستان و هەم کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەو بابەت ئێستا من لە ژووری بازرگانی هەولێرم گەیلانی عازی سەعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێرم لەگەڵ زانای زیاترمان لەبارەی پێشانگاکە و ئەنجامدانی دیدارەکە پێدات کاگەیلان سڵاوتان لەبێت سپاس بۆم دەرفەتە ئەگەر پێمان بڵێن چۆن بڕیارتاندا دیدارێکی لەو شێوەیە لە مانگە لە شاری هەولێر لەگەڵ بازرگانانی کۆماری ئیسلامی ئێران ئەنجامدەن و گرنگی ئەو دیدار و پێشانگایەتی لە چیدا خۆی دەبینێتەوە. سەرەتا زۆر سپاسان دەکەم زۆر بەخێر بن خۆتان دەزانن لە 24 ئەم مانگەدا پیشانگایەکی بیناسازی دەکرێتەوە لە شاری هەولێر و ئەو پیشانگایە لەلایەن چەندین وڵات تێدا بەشدارە بۆ نمونە وڵاتی تورکیا و ئیمارات مسر هەروەها چەندین وڵاتی دیکەی ئەوروپی تێدا بەشدارن و یەکێک لە وڵاتانەی کە بەهێز تێدا بەشدارە کۆماری ئیسلامی ئێرانە کە بە 6 کۆمپانیا بەشداری دەکات لەو پێشانگایەدا و دیدارەکەی ئێمەش لەو ڕوانگەوە بوو کە بەڕێز قونسوڵی بازرگانی ئێران داوەتی ئێمەی کردووە بۆی هەم بەشداری لە پێشانگاکە بکەین هەمیش دواتر دانیشتێکی B2B لە نێوان بازرگانان و بازرگانانی ئێمە و ئەو بازرگان و خاوەن کۆمپانیانە بکرێت کە لە پێشانگاکەدا بەشدارن و ئێمەش ئامادەی خۆمان دەربڕی بۆ هەموو هەماهەنگێک و هاوکاریەک لە پێناو بژانەوەی ئابووری و بەرەو پێشبردننی ئاڵ و گۆڕی بازرگانی لەگەر وڵاتانی کە بەشداری دەکەن لە پێشانگاکەدا. بازرگانان لە ئاستێکن وەزایدن ئەو کەس ئەو بازرگانەی کە لە شاری هەولێر تەنیا لە شاری هەولێرن بەشدار دەکەن یاخود بازرگانی سەرجەم شارەکانی هەرێمی کوردستانن و چەند ڕۆژی دەخایەنێتن. ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی هەولێر بەشدار دەبین لەو پێشانگایە و لە دانیشتنە B2Bەکەی کە لەگەر بازرگانان و پیشەسازانی ئەوە کۆماری ئیسلامی ئێران بەڵام بێگومان لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستانیش بازرگانەکان بەشدار دەبێن و ئەوانیش داوت نامەیان بۆ چووەکە لە B2Bەکە لە دانیشتن لەگەڵ بازرگانانی کۆماری ئیسلامی ئێران بەشدار بن. چاوەڕ دەکرێت ڕێکەوتن و یاخود لێکتێگەیشتێک لە نێوان بازرگانانی هەولێری و هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بێتە ئارەوە؟ هەموو ئەو پێشانگایانەی دەکرێت و دەکرێتەوە هەوڵ ئەوەیە کە گرێبەستی تێدا بکرێت بۆ بێگومان لە ڕابردوودا لە پێشانگاکاندا و لە دانیشتنەکانی بازرگانیدا گرێبەست کراوە و بۆیە پێشانگایانە بەردەوام دەبن و ئەوەهانی ئەوە دەدات کە پەیوەندەکان فراوانتر بێت و خەڵکی ئێمە بە کاڵاکانی ئەو وڵاتانە زیاتر ئاشنا بێت و بە هەمان شێوە ئەوانیش کە دێن لە هەرێمی کوردستان لە پێشانگاکاندا بەشدار دەبن هەوڵی ئەو دەدەن کە کاڵاکانی خۆیان لە عێراق ساغ بکەنەوە وەکو دەزانن عێراق تا ئێستا وڵاتێکی هاوردەکارەوە پێویستی بە کاڵای ئەو وڵاتانە هەیە بۆیە ئەوە هەمیشە دەبێتە زیادکردنی جوڵەی بازرگانی لە نێوان عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی. بەڵێ بگومان ئەوانە وا دەکات کە فراوانتری پەیوەندەکان زیاد بێ و پەیوەندەکان تونت و تۆڵتر بێ لە نێوان بازرگانان لە هەموو بارەکاندا بێگومان. باسی ئەو ینی قەبارەی ئاڵگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا لە ئاسێکدا هیچ داتە ئامەرێکتان هەیە لەم هەشت مانگی ڕابردوو چەند قەبارەی ئاڵگۆڕی هەبووە؟ من بە شێوەیەکی گشتی باسی ئەوە دەکەم کە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و عێراق بەگشتی لە ئاستێکی باشدایەوە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانیش ئێستا لە ئێستادا لە ئاستێکی باشدایەوە پێم وایە هەوردوو لە هەوڵی ئەوە دەدەن کە پەیوەندەکان باشتر بێ و بە تایبەتیش پەیوەندی ئابووری و بازرگانیەکان بەرەو فراوانتر بچێ و بۆ ئەوەی
ئەو ئاستەنگانەی هەیە لە بەردەم بازرگانی نەمێنێ بێگومان دەبێت پەیوەندەکان بتەوتر بکرێەوە فراوانتر بکرێت. حکوومەت و کاراسانی کراوە بۆ ئەوی باشتر بتوانندرێت کاڵەکان هاوردە و هەناردە بکرێتن لە نێوان هەردوولا. من پێم وایە پەیوەندەکان لە ئێستادا ئاسایین و ئێمەش وەکو کەرتی تایبەت هەوڵ دەدەین کە سوود لەو پەیوەندیە ئاسایانە وەربگرین بۆی بازرگانەکانمان چی ئێمە چی ئەوانش بتوانن سوودمەند بن لەو کاراسانی. سپاسان دەکەم گەیلان عازیز سەعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر بەڵێ چاون ئەو جێبووسبن و گفتوگوۆی بوو لەگەڵ سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لەبارەی کردنەوەی پێشانگای وا بڕیارێکە لە 24 ئەو مانگە ئەنجام بدرێتن و لە دوایشدا لە دوای تەواوبوونی و پێشانگایە دیدارێک لە نێوان بازرگانانی کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان لە شاری هەولێر ئەنجام دەدرێت.